ئاگاتان لەم مەجلیسانە بێ خۆشەویستەکەم، نابێ مەجلیسەکانمان ئەوە بێ کابرا 6 دانە سەعات بە دیاریەکەوە دانیشێ چکەچکێتی، دوای یاریەکە تەواوە بێت نازانی نوێژەکەی چۆن کردووە، زیکرەکانی چۆن خوێندووە، قورئانەکەی، ڕەمەزانەکەی، دینەکەی، بۆ خواژیانەکەی هیچی لەبیر نەماوە. ئەزانن بە معدل ئێستاکەنە هەموو گەنجێکی ئێمە 6 تا 8 دانە سەعات لەسەر سۆشیال میدیایە، سەیاریە کات، سەیری ڤیدیۆ کات، سەیری تیکتۆکە کات، سەیری فەیسبووکە کات، سەیری بەبێ ئەوەی کە بزانێ مۆزوعەکە چییە، بەس وەرەقە هەڵەیاتەوە، اینجا لەسەر چێش ئەوەستێ بەداخەوە، لەسەر خەڵکێکی منحەتی ئاوا، بێ ئەرزشی ئاوا، هیچ و پوچی ئاوا دوو لە ڕووی مەجلیسەکە کە هیچ لەباریان نییە. کابرا بینی شێتە خەڵک پێی ڕابێرێ، ئەم ڕایەگرێ و دانیشە 2 دانە سەعات بە دیارەوە پێیەکەنێ. کەڵم تۆ چی لە قەوماوە، تۆ جۆ لە چی گرتووە؟ ئەمە جارێ خۆی ئەبێ دکتۆری نەفسی چارەسەری کات. تۆ بە دیار چیەوە دانیشتووی؟ خۆ مەشغوڵ کردەوە بە چیەوە؟ ئەم کاتە جوانت بە چی بەسەرە بیت؟ بینی وتانە سیری ئەوانە بکەن ئیسیانە کردوانن بە ڕەقەم، مۆدیلەکان، ئەوانەی کە بوون بە ڕەقەم، ئەوانەی کە بوون بە فیگەر، ئەوانەی کە خەڵک بە دوایان نایەت. واللهی ئەمانە کاتی خۆی کە پێکێکە خورایەوە یان و کاکە با هەر لە ناو نادیەکەیە بێ زەرری بۆ کەس نییە، شتێکە شکێنێ، ئیساکەنە هیچ ناشکێنێ، مایکێکی خەنە بەردەم، کامێرەیەکی خەنە بەردەم، بەسەر ئەم عالەمەیە پەخشەکە، سەیری ڤیدیۆکانێکی کە سەیرێکی هەزارەهای تێپەڕاندووە، سەیری لایک و کۆمنتەکانێکی کە سەیرێکی ماشەڵڵا. ئەی باشە ئەم لایک و کۆمنتە بۆ پرۆفیسۆرێک، بۆ فەیلسوفێ، بۆ داعیەک، بۆ قورئانێک، بۆ وتارێک نییە. ئەمە خۆی چیە هەتاوەکو خەڵک سەیری کا؟ لەبەرەوە خۆی ئەبێ بە جارێ پیا بچی تۆ بزانی ئەمە چەند کەسێکی بەتاڵە. خۆی گەورە فەرمێ چی؟ ئەفەرمێ ئولائیکە الذین یعلم الله ما في قلوبهم. ئەوانە خۆی گەورە زانێ هیچ لە دڵیانان نییە، ئینسانێکی بێتوانا و بێ ئەرزش و دڵیان بەتاڵە، پوچن لە ناخەوە، فأعرض عنهم. خۆی گەورە فەرمێ خۆتانی لەپارێزن. والذين هم عن اللغو معرضون. يعني چی؟ يعني خۆتانی لێپارێزن، يعني نزیکیان مەکەونەوە، يعني دڵ لایان نەبێ، يعني بە دیار گۆرانێکەوە سەری بۆ مەلەقێنەوە بیڵیتەوە، يعني مەچۆ لە مەجلیسەکەیە دانیشە. ئەم کەسەش کە شتێ بڵاوە کاتەوە، خۆی گەورە فەرمێ فأعرض عنهم. خۆتانی لە گروپەکە وەرنە دەرەوە، لە سۆشیال میدیاکەی وەرنە دەرەوە، سەیری مەکەن، ڕەواجی پێمەیەن. عمەری کوڕی خەتابە فەرمێ ئەمیت الباطل بالسکوت عنه. باتیلەکان بکوژن بەوەی کە لی بێدەنگن، لی یەنە دەرەوە، لی دوورەکەونەوە. ئێمە چین کۆمنتی بۆ نووسین، ئێمە چین قسەی بۆ نووسین، ئێمە چین شێرێکین، ئێمەڵی تخواستی ئێمە کە چەند بێمانایە. ئێ کوڕم بێمانایە بۆی نێری بۆ خەڵکی تر، بۆ خەڵکی تر بخۆتەوە مەشغوڵەکەیت. کابرایە گوتی پێغەمبەری خوا من ئەم شەو خەبەرم بۆ لە خەوما بینیم سەرم لێ ببەوە ئەوا سوڕایە و منج بە دوای سەرمان ڕامەکرد. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی ئەگەر شەیطان بە عەقڵی کەسێکتان یاری کرد با بەیانی کەسی پێوە مەشغوڵ مەکە، سەری خەڵکی پێوە مێشێنێ. ئێمە وا ئەکەین ئەم کەسە بێ ئەرزشە، خۆی گەورە فەرمێ فأعرض عنهم، لێیان دوورکەونەوە، وەرنە دەرەوە لە گروپەکە، اینجا بیان بەنە پرایڤێت، بڵێ وەرە لە تایبەت قسە لەگەڵاکەم، وعظهم، خۆی گەورە فەرمێ نەسیحەتیان کرد. أعرض عنهم، لە گروپەکان وەرنە دەرەوە، وعظهم، نەسیحەتیان کرد. بڵێ کوڕم خەریکی چی تۆ؟ مەشغوڵی چیت؟ دانیشتووی کابرایەک هاتووە 2 دانە سەعات تعلیقەیە لەسەر شت، نێشکی مناڵی من و تۆ خەڵکی پێوە مەشغوڵ کردووە، ڤیدیۆیەکی هێناوە، کامێرەیەکی هێناوە، خۆی مخریجە، خۆی مسەویرە، خۆی سەوتە، خۆی کامێرەیە، خۆی ئینارەیە، خۆشی ئەکتەرەکەیە، کۆمەڵێ پشتی پڕ و پوچ. مناڵەکە بە دیارە دانیشتووی، ئەڵێ کوڕم تۆ بە دیار چیوە دانیشتووی؟ ئەڵێ لە بەخوا باوجەمە زۆر خۆشە، لەوەیات و توو ڕابێت و پێیەکەنێ و نوکتاجەڕێتەوە. کوڕم خەریکی چیت؟ ئێوە ئەزانین مناڵی ئێمە ئیساکەنە مەشغوڵی چییە؟ زەعتوتێک هاتووە بێ ئیش بەس بۆ ئەوەی کە لایت و کۆمنت کۆکاتەوە و دوایی پارەی بۆ بێتەوە، دانیشێت کۆمەڵە ڕوودا و ئەحداس و کەوتنی خەڵک و هەڵنووتانی خەڵک و گاڵتە پێکردنی خەڵک و لێقەومانی خەڵکە هێنی ئیستیقلالێکە، ئەنجا بە کۆمنت قسەی لەسەرەکات و بۆی کە مناڵی من تۆ پێوە مەشغوڵ بێت. ئەمانە خۆی گەورە فەرمێ وەقل لەهم فی ئەنفوسهم قەولا بەلیغا. نەسیحەتتان کردن بەڵێ لە گروپەکەیان دوورکەوتنەوە، جا فەرمێت قەولێکی بەلیغیان پێ بڵێن.
بۆ ئەو چکە ئەم قورئانە قەولێکی بەلیغە، قسەی مسلمان قەولێکی بەلیغە. کوڕی من تۆ ئەگەر خەڵک پێویستی بەمە بێ بچێت لە ناو سۆشیال میدیایە قسە و مەقالە و عەقڵ و ئامۆژگاری و پند کۆکاتەوە، تۆ قورئان و سونەتت هەیە، چ پێویستت بەمەیە بچیت جوە لە خەڵک بگری؟ چ پێویستت بۆیە خۆ لە هەموو شتێکی خەڵک هەڵقورتێنی؟ تۆ وەڵی قال الله قال الرسول. هیچ ئومەتێک لەسەر ئەم زەویە بەقەد مسلمان دەوڵەمەند نییە. قورئانێکی لەبەردەسایە، هەزارها ئایەتی تایە، حەدیسەکانی پێغەمبەری لەبەردەسایە صلی الله عليه وسلم. والله حەدیسە زەعیفەکانی پێغەمبەری خۆمان صلی الله عليه وسلم بە قسەی هیچ پرۆفیسۆرێکی سەر ئەم زەویە ناگۆڕمەوە. قسەی پێغەمبەرم هەیە، قسەی سەحابەم هەیە، قسەی تابعینم هەیە، قسەی عولەماکانم هەیە. کورە حتا قیامەت دانیشی بەس ئەمانە بخوێن تۆ تەواو نابێ. کاتت هەیە بچی جوە لە خەڵک بگری؟ کاتت هەیە بچی مەشغوڵی شتی تر بیت؟ من پێم سەیرە کابراەک لە شوێنێکە ئەزانن ئەم ڕووداوە حەزەکەی نهێنێکی بزانی، حەزەکەی نهێنێکی بزانیت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ من حسن الإسلام المرء تركه ما لا يعني. تۆ بێ لە هەموو شتێکە خۆڵ قورتێنی بزانی لە ئەمریکای جنوبی لە بەرازیل چی ڕوویاوە، کەی ئیشی تۆیە باوکی من؟ ئەمە مەشغەڵەتێکە خۆ بۆ خۆتی زیاد دەکەیت، لەبەرەوە خۆت لە ئیشەکە هەڵمەقوڵتێنە کە پێویستە پێی نییە.